لە باکووری کوردستانەوە لەگەڵ بیستنی هەواڵی شەهیدبوونی کوڕەکانیان لە تەقینەوەکەی ڕۆژی هەینی شاری هەولێر کە سوکارەکەیان هاتوون بۆ وەرگرتنەوەی تەرمەکان. گەرچی تەرمەکان سوتا بوون و ناسینەوەیان بۆ پزیشکی داد لە ڕێی پشکنینی DNA کارێکی قورس بوو، بەڵام دوجار دەرکەوت یەکێ لە شەهیدەکان بەڵند ڕەمەزانی تەمەن 34 ساڵە و خەڵکی دەرکی باکووری کوردستانە و ماوەی 5 ساڵە لە کۆمپانیایەکی سیرامی کاری کردووە. بلند الدراب 5 سالي زادت يعني تقريبا أري الكاريوي مدير شركة چانقله سيراميك تركيا ليفر كاردكن شەهیدەکەی تری نێو تەقینەوەکە سعدەدین شانە و تەمەنی 30 ساڵە خەڵکی دیاربەکرە و ماوەی 3 ساڵە لە هەولێر سەرقاڵی کاری ئۆفیسەکەی بووە کە کاری فرۆشتنی بلیتی تیارە بووە. بەڵام کوڕێکی زۆر بێزار بوو، کوڕێکی زۆر بەڕێز بوو، کوڕێکی زۆر فەقیر بوو، یعنی هاوڕێم هەیە لێرکانە هاوڕێی کورد بەخۆی چی تاو نەکرد بوو، کاسبکار بوو، پێشەوەی بێتە ئێرکانە لە تورکیای هەر ئیشی دەکرد، دوای قەراری داوە بوو هاتنە ئێرکانە لێرە برایەکی هەیە لەوێن دەرێ هینا ئێرکانە لێرکان ئۆفیسیان کردەوە. تەرمی هەردوو شەهیدەکە لە دوای وەرگرتنەوەیان لەلایەن کەسوکارەکەیان دەبرێنەوە باکووری کوردستان لە زێدی خۆیان بە خاک دەسپێرێن. جەستەی هەردوو شەهیدەکە بە وتەی پزیشکی دادوەری هەولێر 100% سوتاو بووە. هۆکارەکەشی پەیوەندی بە بوونی ڕێژەیەکی زۆری مادەی فوسفۆرۆ بووە کە بەکار هاتووە. ئەو مادەیە هۆکارە بۆ گڕگرتنی ئاگر بە شێوەیەکی زۆر. دیارەمانە زۆر لە نزیک بوون لە تەقینەوەکەوە لە 100% سوتاون 100% سوتاون جیاکردنەوەیان بۆ ئێمە تۆزێک زەحمەت بووی لە دیبە لە ڕێگەی دیانەوە نەبێ، بەڵام کە سوکارەکانیان هاتن توان ڕاجیان بکەنەوە لە یەک و ڕێژێکی زۆری هەموو جسمیان سوتا بوو. بەپێی دوایین ئاماری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر ژمارەی بریندارەکان 8 کەس بووە کە 3 لەوان خەڵکی باکووری کوردستانە و یەکێکی تر ئەمریکی و 4 بریندارەکەی تر خەڵکی باشووری کوردستان بووە. شێمە جاف NRT هەولێر.